پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێتاقەت ئەبێ وەکو کوڕە خۆشەویستەکەی ئیبراهیم کە کاتێک کەوتە سەرە مەرگ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر خۆشەویست هەموو کەسێک لە ئێمە حەزەکە لە پاشی خۆی نەوەیەکی هەبێ ئەو پەیامە هەڵبگرێت کە ئەم پێیەتی بۆ ژیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کۆتاییە لە ساڵی 6 بۆ 7 کۆچی کوڕێکی ئەبێ ناوی ئیبراهیمە ناوێنە ئیبراهیم بە ناوی پێغەمبەر ئیبراهیمەوە ناوێنە ساڵ و نیمێک تقریبا ئەمێنێتەوە دوایەوە وفاتەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر خۆشیەویست کاتی وفاتەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فرمێز بە چاوەکانی دێتە خوارەوە عەبدوڕەحمانی کوڕی عەوف ئەفەرمێ هەتا جەنابیشت ئەی پێغەمبەری خوا ئەگری فەرمووی بڵێ ئەم فرمێسکە ڕەحمەتی خوای پەروەردگارە کە خوا خسوێتی دڵی ئینسان بەوەیە علامەت و نیشانەکەی لە چاوا دەرەکەوێت لە فرمێسکی چاوە بەڕاستی چاوان فرمێسکی پیا دێتە خوارەوە دڵانیش غەمبارە بێ تۆ ئێستا خۆشەویستەکانت ئەڕۆن بۆ سەفەری عومرە سەیرەکەی خێزانەکەی مناڵەکانی بۆ یەگرین دە ڕۆژی پێچ بۆ یەگرین ئەمە شتێکی طەبیعیە بۆ عومرەشە چێ فیراق ئاوایە فیراق جاری وا هەیە دڵ ئەدێنێتە کوڵ بەڵام قەت وشەیەک نایەتە سەر زمانمان کە خوامان لێ بڕەنجێ قەت وشەیەک نایەتە سەر زمانمان کە خوامان لێ بڕەنجێ خوا پەنامان بدە إن العين لتدمع والقلب يحزن ولا نقول إلا ما يرضى ربنا وإنا بفراقك يا إبراهيم لمحزونون أما فرمایشتی پێغەمبەر بوو صلى الله عليه وسلم